عومەری سەید عەلی ئەزموونی دەستا و دەستی دەسەڵات بۆ چوونەکان وەرحسێن بازگەر نووسیوێتی و تێدا دەڵێ عومەری سەید عەلی شۆڕژگەڕی زیندانەکانی بەعەز، ڕێکخستنە نهێنیەکانی شار و پێشمەرگەی شاخ، کارکتەری گروپی زیندان و لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان، دۆست و نزیکی چواردێ لە خەبات و تێکۆشانی مام جەلال و نەوشیروان مستەفا، پیاوێکی ئارام و واقعی، شارەزا لە سیاسەت و پەیوەندی حیزبی، قسەی مەنتقی و لۆژیکی دەکات و ڕووداوەکانی مێژوو تاڵ بە تاڵ دەهۆنێتەوە بەبێ لێکچڕاندن و پەڕاندن. باوەڕی بەوەیە باردۆخی سیاسی کوردستان پێویستی بە یەکگرتووی و نزیکبوونەوەی هەموو ئەو حیزب و جەرایانە سیاسیانە هەیە کە لە خەمی ئەزموونی هەرێمی کوردستان و قوربانیەکانی شۆڕشی خەڵکی کوردستانن. ئێستا بۆ پارێزگاری لە مانیڤێستی نەوشیروان مستەفا دانیشتووە و بۆ پارێزگاری لە بزوتنەوەکەیان ئەزموونێکی نوێی پێشکەش کرد و باوەڕی وایە هێشتا بزوتنەوەکە چانسی ئەوەی هەیە وەک هێزێکی کاریگەر و ئۆپۆزیسیۆن بە تەنها یان لەگەڵ لایەنەکانی تر دەور و نەقشی خۆی بگێڕێت. ئەو فۆرمێکی جیاوازتری پێ بۆ سیاست و ئیداری ئێستای گۆڕان، هەرچەندە ڕەنگە لایەن و کەسانی ترە بن لە ناوە یان دەرەوە لەگەڵ ئەم فۆرمەی ئەو نەبن، بەڵام ئەو بە ئیرادەوە دەڵێت ڕێگە ڕاستەکە وەیە کە گرتومانە. عومەری سەید عەلی خوێنەری کتێبە و ستایشی ئەوانە دەکات کە بە کتێب وەک دیاری بەسەری دەکەنەوە. گیان لە هەموو ئەوانە دۆستە دوور و نزیکەکانی کۆن و نوێی دەڵێن سەید عەلی دەستپاکە و هیچ گەندەڵیەکی نییە، شەفاف و ڕاست و ڕوونە لە بەرامبەر دزی و گەندەڵی تووڕە و نیگەرانە. دیدار و بینینی ئەو زۆر چێژبەخشە، بە تایبەتی کە باز لە چیرۆک و حیکایەتی شۆڕش و گێڕانەوەی مێژوو دەکات. لەم دیدارە کورتەدا دنیای قسەی نەوتراوی پێبوو کە بۆ ڕابردووی مێژوویەکی دوور و درێژ وتنی حەق و بەرحەقە. ماڵەکەی هەمان ئەو ماڵەیە کە لە 1991 و دوای ڕاپەڕین تێدا نیشتەجێ بووە لە سەوڵەکی سلێمانی، ماڵێکی سادە و کۆن بەڵام پاک و ئاسوودە و پڕ لە سەوزایی. ماڵی هیچ بەرپرسێکی تری ئەم وڵاتە نابینی بەم شێوەیە، بەڵام بە قەناعەتە. زۆر خۆی بە دۆستی مام جەلال و کاک نەوشیروان دەزانێت، لەگەڵ هەردووکیان ئەزموونێکی دوور و درێژی سیاسی، مێژوویی و هاوڕێیانەی هەیە. پێی وایە پیاوی وەک مام جەلال کە نوێنەیە و نەوشیروان مستەفاش بە کەسایەتیەکی سیاسی گەورە دەزانێت. تازەترین دیداریشمان لەم ماوەیەدا بۆ سەرخۆشی گیانە دەستدانی هاوسەرەکەی لەگەڵ هاوڕێم سەروەت تۆفیق لە ماڵەکەی خۆی سەردامان کرد، دوو قاوەمان خواردەوە. وتم بۆ بیرەوەریەکانت نانووسیتەوە، وتم بەڵکو ئامادەگی هەبێت، وتی بەکەڵک نایەت، جارێ وازی لێ بهێنا بارودۆخەکە بەکەڵک نایەت. پرسیاری ئەوەشم کرد ئەو هەواڵانە ڕاستەکە دەڵێن دەست لە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵدەگریت بۆ کەسێکی تر و میدیاکان باز لەدانا ئەحمەد مەجید دەکەن؟ وتی بەڵێ، بڕیارم داوە هەرچەندە چەند ساڵێکە ئەوم وتووە، بەڵام بەگوێیان نەکردوم و سوپاسیان دەکەم کە منیان قبول بووە. بەڵام ئێستا بڕیارم داوە کەسێکی تر ئەو کاری من بکات. زۆر وەسفی هاوڕێ و دۆستەکانی کرد. لێم پرسی ئەم فۆرما بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات کارێکی نوێ و گرنگە، کەس دەست لە پۆستەکەی بەرنادات. بۆیە هەرچی چۆنێک بیر لەم هەڵوێستەی عومەری سەید عەلی بکرێتەوە، ئینسانی، دیموکراسیانە، مەدەنی، باوەڕبوونە بە دەستا و دەستی دەسەڵات و نمونەیەکی باش و جوان و نوێیە.